ئەمڕۆ چوارشەممە تیمێکی ئەوروپیەوی چاینی دەبنەیە کەمین تیم لە جیهاندا بگەنە سەر لووتکەی چای ئەڤەرێست لەم ساڵدا و لە هەوڵی ئەوەدان بەرزترین لووتکەی جیهان تۆمار بکەن لە ڕێی بەکارهێنانی تەکنۆلۆژیای مانگە دەستکردەکانەوە. ئەم تیمەکە لەلایەن حکومەتەوە پشتیوانی دەکرێت یەکەمین تیمن کە هەر لە مانگی سێوە تا ئەوڕۆکە گەیشتبنە ئێرە لەبەرەوەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە چین و نیپاڵ لەم وەرزی شاخەوانیەدا چالاکیەکانیان ڕاگرتووە. لووتکەی ئەم چیایە دەکەوێتە نیوان سنووری چین و نیپاڵەوە چەندین ساڵە هەر خاڵی ناکۆکی ئەم دوو وڵاتە بووە. لە ساڵی 2005 بە پێی ڕووپێوی چینیەکان بەرزی ئەم لووتکەیە 1844 مەتر و 43 سانتیم بووە بەبێ خەمڵاندنی ئەو بەفرەی کە لەسەر لووتکەی چاکە ماوەتەوە، بەڵام لووتکەی هەرە بەرزی چاکە نیپال دیاری کردووە کە 4 مەتر لە لووتکەکە بەرزترە. خەمڵاندنێکی دیکەش هەڵسەنگاندنی بۆ دەکرێت ئایا ئەو زەمین لەرزەی ساڵی 2015 کاری کردوتە سەر بەرزی و تۆکمەی لووتکەی چاکە یان نا. لە وەرزی شاخەوانی ساڵی 2019دا کە خەڵکێکی زۆر لە چای ئەڤەرێست بەسەر چاکەدا سەردەکەوتن، 11 شاخەوان گیانە دەستدا بوو بەهۆی چاوەڕوانیانەوە لەسەر لووتکەی چاکە و کەمبوونەوەی ئۆکسجینەوە.